بەناوی خوای گەورە و میهرەبان ڕاگەاندرا بەناوی خوای گەورە و میهرەبان ڕاگەاندراوی سیاسی ڕێکخراوی داکۆک سەبارەت بە دۆخی ڕۆژاوای کوردستان کۆمەڵگەی نێودەوڵەتی لایەنە پەیوەندیدارەکان گەلی کوردی تێکۆشەر ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێکی تر نیشتمانی کۆنی کوردان لە قۆناغێکی تەواو هەستاردایە. ئەم گەلەستەم دیدەیە لەم ماوەکەمەی ڕابردوودا بۆ دنیای سەرمایەدار و بەرژەوەندی خوا سەلماند کە برینی هەر تاکێکی کورد برینی هەموو نەتەوەیەکە و جوامێری و یەکگرتوویمان تەنها چەکمانە بۆمانەوە نەک پشت بەستن بە دۆستە درۆزنەکانمان. ئەمڕۆ لە ڕۆژاوای کوردستان داوای لە شرکێشێکی بەرفراوان بە پاڵپشتی تورکیا و بێدەنگی وڵاتانی ڕۆژاوا و ئەمریکا ڕوبەڕووی مەترسی جدی بووەتەوە و هەنووکەش بەردەوامە. دروشمەکانی وەک برایەتی گەلان نابێت چیتر ببنەهۆی ئەوەی چاو لەولایەنە بپۆشین کە لە یەکەم دەرفەتدا ئاشتی شناسمان دەخاتە مەترسیەتەوە. لە کاتێکدا نەخشەی سیاسی ناوچەکە بەرەو قۆناغێکی نوێ هەنگاو دەنێت بەڕووکار وا دیارە ڕێکەوتنی نێوان کورد و حکومەتی نوێی سووریا بە سەرۆکایەتی جۆلانی بەرەو جێبەجێکردن بچێت. ئێمە لە ڕێکخراوی داکۆک وەک لایەنێکی مەدەنی و داکۆکی کار لە مافی ئازادی و هەڵوێستی خۆمان لەم خاڵانەدا دەخەینە ڕوو ئەیدەین بە گوێی دۆستە بەرژەوەندی خوازەکان و دۆژمەندانمانە. یەکەم گەلی کورد تەنها بۆ خاکی خۆی نەجەنکە بەڵکو و قەڵایەکی مرۆیی بوو دژی تێرۆریزم داعش جێیەکەی داخە کە وڵاتانی زلهێز دەپێناو بەرژەوەندی کاتی چاو لە قوربانیەکانی ئەم گەلەتە پۆشن و ڕێگە دەدەن ناسنامەی کورد بکرێتە قوربانی مامەڵە سیاسیەکانیان. دووەم ترسمانەیە لە ئەنجامگاندنی جینۆسایدی سپی گەرچی باس لە تێکەڵکردنی دامەزراوەکان دەکرێت لە نێوان کورد و لایەنەکانی بەرامبەردا بەڵام هۆشداری دەدەین ئەم پرۆسەیە نەبێتە پۆشەرێک بۆ توانەوەی هێزی کورد لە ناو سیستەمێکی ناوەندگەرایی نوێدا هەر جۆرە هەوڵێک بۆ تەعریبکردن یاخود پەراوێزخستنی زمانی کوردی بە جینۆسایدێکی کولتوری و سپی هەژمار دەکەین. سێیەم ئێمە بە گومانێکی زۆرەوە دەڕوانینە ئەو گروپە چەکدارانەی دوێنێ دژی کورد دەجەنگان و ئەمڕۆ لەژێر ناوی حکومەتی نوێدا دەردەکەونەوە. دەبێت چاودێرێکی وردی نێودەوڵەتی هەبێت تا ئەم ڕێکەوتنانە نەبنە دەرفەتێک بۆ تۆڵەکردنەوە لەگەلەکەمان. گەلی کورد سەلماندی کە دڵسۆزترین هاوپەیمانی مرۆڤایەتیە بەڵام جیهانی سەرمایەداری بێبەزەیی خیانەتی لێکرد. ئێمە لە ڕێکخراوی داکۆک ڕای دەگەێنین کە بێدەنگ نابین بە هەموو شێوازێکی مەدەنی بەردەوام دەبین لە داگۆکیکردن لە خاک و زمان و ناسنامەی نەتەوەکەمان و پشتیوانی دۆزی ڕەوای گەلەکەمان دەبین. هەموو هەوڵێکی خۆسەپاندن و دەستدرێژی چ سەربازی بێت یان کلتوری و زمان و خاک بێت ڕەت دەکەینەوە چونکە پێکەوە ژیان و مافی هەموو پێکاتەکان دەخاتە مەترسیەوە و شوێنەوارەکانی دەیان ساڵ درێژە دەکێشێت. ڕێکخراوی دۆکەوەک بۆ ماف و ئازادی سەرکۆ سلێمان 5 شوباتی 2026 بەردەم پەرلەمانی سکۆتلەند ئیدنبرە. یەکە 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 گەلی کورد یەکە گەلی کورد یەکە ڕۆژئاوایی کوردانە ڕۆژئاوایی کوردانە جێی نایەڵین بۆ بێگانە جێی نایەڵین بۆ بێگانە ڕۆژئاوا ڕۆژهەڵاتە ڕۆژئاوا ڕۆژهەڵاتە کوردستان یەک وڵاتە کوردستان یەک وڵاتە یەکە 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 کوردستان یەکە کوردستان یەکە. دەستان بەناوی خۆی گەورە میرەبان دەستخۆشی لە هەموو چالاکوان و ئەندامان دەکەین کە لێرە ئامادەن بۆ ڕۆژاوا. ڕۆژاوا برینێکی قوڵی هەرێمی کوردستانە و ڕۆژاوا برینێکی زیندووە لە دڵی هەرێمی کوردستانە
ئەو پارچەیە کە لە ناو ئاگر و خوێنی داعش و داگیرکەرانە هەڵساوتی ئێمە خۆمان بەڕێوە دەبین ژن و پیا و یەکسانین لە گەلان پێکەوە دەژین. ئەمڕۆ داوا لە هەموو ئەمڕۆ دوای ئەو هەموو شەید و بریندار و ئاوارەیە کە زۆر کەس دەڵێن ڕۆژاوا کۆتایی هاتووە، بەڵام من دەڵێم ڕۆژاوا کۆتایی نهاتووە، کۆتایی نهاتووە و تەنها شێوەی گۆڕاوە. ڕۆژاوا برینێکی قوڵە لە جەستەی کوردستاندا، بەڵام برینەکان دەبێتە هێز، هەروەک چۆن کۆبانێ لەناو ئاگرەوە فێر بووین کە بەرخۆدان ژیانە. ئێستاش لەم قۆناغە نوێدا دەبێت فێر بین کە یەکگرتنەوەی نەتەوەی ژیانە. بۆیە بەدڵنیاییەوە دەڵێم بەردەوام بن لە خوێندنەوەی زمانی کوردی و پاراستنی کەلتور لە هەر شوێنێک بێت دەنگی ڕۆژاوا بگەێنە جیهان، لە ناوخۆی سووریادا بۆ مافەکانی کورد و گەلانی دیکە بجەنگن بەبێ توندوتیژی و بە شێوەیەکی دیموکراتی. ڕۆژاوا تەنها خاکێک نییە، ئەوە ئومێدێکە بۆ هەموو کوردستان. ئەگەر ئەو ئومێدە بمێنێتەوە کوردستانیش زیندوو دەمێنێتەوە. بژی بەرخۆدان، بژی ڕۆژاوا. دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە کەم کە پشگیری هەچوار پارچەی کوردستانیان کرد. ڕۆژ ئاوای کوردستان لەم کاتەدا ڕوبەڕووی هێرش و داگیرکاری و جینۆسایی دەبێتەوە. گەلی کورد ئیسپاتی کرد لە خاک و خۆڵی خۆیدا دەژی، بە درێژایی مێژوو کورگەلێکی ئاشی خواز بووە، بەڵام بەداخەوە دوای پێدانی 11,000 شەهید بە هەموو ژیان و پاراستنی مرۆڤایەتی لە داعش ئەمڕۆکە ژیان پشی لە کورد کردووە و لەلایەن ئەحمەد شەرع و دار و دەستەکەیەوە لە ژێر ناوی حکوومەتی سووریا هێرش دەکەنە سەر کوردەکان. بەداخەوە جینۆسایدەکە تەنها مناڵان و خێزانەکان و گەلی کوردی نەگرتوێتەوە، بەڵکو بە گۆڕینی ناوی شارەکان لە کۆبانیەوە بۆ عین العەرەب و هەموو شارەکانی تر ڕوبەڕووی جینۆسایدەکە بێتەوە. ئەبێ ئێمە وەکو گەلی کورد هۆشیار بین و متمانەیان پێ نەکەین کە ئەم ڕێکەوتنە ڕەنگە وەکو هەرجارەکانی تر پلانگەڕێک بێ دژی کورد. چالاکوان هەڵەت ئەحمەد حەما بەردەم پەرلەمانی سکۆتلەندا. Dear friends, comrades and supporters, today we stand here in Edinburgh in front of Scottish Parliament to raise our voice for the Kurdish people of Western Kurdistan, Rojava in northern of Syria. The Kurdish people have fought bravely for democracy, women's freedom and peaceful between different communities. They built a system based on equality, justice and hope in the middle of war and instability. Yet today they face attacks, displacement and silence from the international community. We are here to say they are not alone. We stand in solidarity with the Kurdish people, with the women, with workers, the families defending their homes and their rights. Free, free Kurdistan! Free, free Kurdistan! Free, free Kurdistan! Free, free Kurdistan! Free, free Rojava! Free, free Rojava! Free, free Rojava! Free, free Rojava! Rojava Rojalata! Kurdistan yek velata! 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 Free, free Kurdistan! Free, free Kurdistan! Free, free Kurdistan! Free, free Kurdistan! Free, free Rojava! 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 Kurdistan yek velata! Kurdistan yek velata! Kurdistan yek velata! Kurdistan yek velata! Kinem! Kurdina! Kinem! Kurdina! Kinem! Kurdina! زۆر کاک ڕۆستەم مستەفا ئێستاش بۆ خوێندنەوەی وتارەکەی. ئێمە ئەمڕۆ لە بەردەم پەرلەمانی سکۆڵەندا وەستاین بۆ ئەوەی دەنجی گەلی کورد لە ڕۆژئاوا بە جیهان بگەینین. لە ڕۆژئاوای کوردستان ژن و منداڵ و پیا و تووشی کوشتن و داگیرکاری و هێرشی توندوتیژی بوونەتەوە. داوا لە کۆمەڵگای نێودەوڵەتی دەکەین بە هەموو شێوەیەک پشتگیریان بکات بۆ ئەوەی مافەکانیان چارەسەر بکرێت. ئێمە لێرە بۆ ئەوەی بڵێن شەڕمان ناوێت، کوشتنمان ناوێت، بەڵام بەرگری لە گیان و ئازادی مافەکانی گەلی کورد و مافی سروشتی خۆمانە. داوا لە ئێمە لە پەرلەمانی سکۆڵەندا ئەوەیە کە دەنجی قوربانیانی ڕۆژئاوا بۆ سنن و پشتگیری لە مافەکانی مرۆڤدا بکەن، بۆ کەسانە بەرپرسیارەتی لە تاوان و داگیرکەرەکان بخەنە ژێر لێپرسینەوە. ئێمە دژی شەڕ و توندوتیژین و ئاشتی و دادپەروەری و ئازادیمان دەوێت بۆ ڕۆژئاوا و بۆ هەموو پارچەکانی تر. من ڕۆستەم مستەفا تاهیر بەردەم پەرلەمانی سکۆڵەند ئەدینبرە.